بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرگوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە مەڵقەی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاکجلال لە خزمەتی بەیازیز و خۆشەویستداین بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەمان. زۆر سپاس ڕێز. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان لە سێ تەوەری سەرەکی پێکهاتووە کە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر نەشتەرگەری جوانکاری بە تایبەتی ئەمڕۆ لە سلێمانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەسەر بەرەو پێشبردننی نەشتەرگەری جوانکاری بەڕێوە دەچێت کە تێدا میوانێکمان دەبێت و قسە لەسەر هەم ناوەڕۆکی کۆنفرانسەکە و هەم نەشتەرگەری جوانکاری لە هەرێمی کوردستان دەکەین. تەوەری دووەمیشمان قسە لەسەر خۆشەویستی نازدارمان درودی خوای لەسەر بێت لە ناو خامەی شاعیراندا کە شاعیرێکمان هەیە بە دەنگە خۆشەکەی بە شیعرە جوانەکانی بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە لەسەر خۆشەویستی محەممەد درودی خوای لەسەر بێت. تەوەری سێمی بەرنامەکەشمان تەوەرێکی وەرزشیە تایبەتە بە ڕێکخراوێکی حکومی کە لە بواری وەرز و ژینگەدا کار و چالاکیانەیە. تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن لەگەڵ چەند راپۆرت و زانیاریکی تایبەت زیاتر زانیاریتان پێدەبەخشین و بەرنامەتان بۆ دەڕازێنینەوە. وەکەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین. ڕێزان دیارە پێشوێ بچینە لای بڕگەکانی تر میوانێکمان دەبێت لە ناو کۆنفرانسی نێودەوڵەتی نەشتەرگەری جوانکاری لە سلێمانیەوە کەویش بەڕێز دکتۆر شاخەوان ساحب سەرۆکی کۆمەڵەی پزیشکانی نەشتەرگەری جوانکارین. دکتۆر گیان زۆر سپاس بەوە دەرفەتە گەر لەو کۆنفرانسەوە دەست پێ بکەین ناوەڕۆکی ئەم کۆنفرانسە لەسەر چییە و تا چەندە بۆ خودی سلێمانی گرنگە؟ بەڵێ سپاستانەکەین بەیانیتان باش. بەڵێ ئەم بەیانیە دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەشتەرگەری پسپۆڕانی نەشتەرگەری جوانکاریە. لەم کۆنفرانسەدا پسپۆڕانی نەشتەرگەری جوانکاری هەرێمی کوردستان و هەروەها عێراق و دەرەوەی عێراقیش بەشدارن. لێرەدا توانای پزیشکانی خۆمان پیشانەین و خبرەکانی یەکتری سوود لە خبرەی یەکتری وەرەگرین و هەروەها توانای پزیشکانی دەرەوە بینین لە نوێترین و تازەترین ڕێگا چارەکانی چارەسەرەکان و هەروەها ئەو خبرانەی کەوات کەسێک کە چەند ساڵێک کۆی کردو چەند ساڵێک بەدەستی هێنا و ئێستا پیشانی ئەیات ئەمە ژەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە زانستەکەمان نوێ بێ و بە شێوەیەکی ڕێکوپێک خزمەتی نەخۆش بکەین و نەخۆش سوودمەند بێ و نەخۆش بە هەمان ڕێگا چارەی وڵاتانی دەرەوە لای خۆشمان چارە بکرێ. ئەوە باشترین ڕێگایە کەوا نەخۆش دوودڵ نەبێت بۆ ئەوەی کەوا بڵێ من خۆزگە لە شوێنێکی کە نەشتەرگەریم بکردایە لەوانەیە باشتر بم. پسپۆڕانی خۆشمان تواناکانی خۆیان پیشانەیەن کە زۆر زۆر باشن و هەڵسەنگاندن ئەکرێ و مناقەشات لەسەر ئەو توانایانە ئەکرێ. ئەمە هەمووی لە کۆتاییدا سوودی بۆ نەخۆشە کەوا نەخۆش بە شێوەیەکی زانستیانە و لە ژێردەستی پسپۆڕێکی شارەزا و تایبەت بە بوارەکەی خۆیان چارەسەر بکرێ.
زۆر باشە. ئایا دکتۆر تا چەندە ئاستی پێشکەوتنی نەشتەرگەری جوانکاری لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە سلێمانی پێشکەوتنی بەخۆیەوە بینیەوە توانین بڵێن لەسەر ئاستی وڵاتانی دیکەیە؟ بەڕاستی زۆر باشە کوردستان، هەرێمی کوردستان. من ئەوەی کەوا ئێمە ئیبینین لە توانای پزیشکانی خۆمان زۆر شتە کرێ بەراوردە بە پزیشکانی دەرەوە و شارەزایەکی زۆر باشیان هەیە و بە تایبەتی لەم ساڵانەی دواییە ئێمە ئەزانین هەموو پزیشکانمان وەکو چۆنەڵێ ئەپدەیتن، ینی لەگەڵ تازەترین ڕێگا و تازەترین چارەسەران. بە تایبەتی ئەگەر ئێمە سێری ئەو ناڕێکی زگماکیانەی مەڵاشوو بکەین کە ئێمە بەڕێز دکتۆر سۆمەرلاند بە هاوکاری ڕێکخراوی مناڵپارێز و بەڕێوەلاتی تەندروستی سلێمانی یەتە ئێرە خزمەت بۆ مناڵانە دەکات کە تازەترین ڕێگای چارەسەرە بۆ ئەو مناڵانە خۆشبەختانە لە هەرێمی ئێمە ئەکرێ. ئێمە نەتیجەی وڵاتانی کە و شوێنی کە ئەبینین کەوا دەستی ئەم ڕێگا تازەیان نەگەشتوتێ، چەند خۆشحاڵە بین کەوا ئەم ڕێگا تازەیە پێشکەش بۆ مناڵانەکەین. ئەم کۆنفرانسانە ئەم سوودانیان هەیە کەوا تازەکردنەوە و ڕێگای نوێ ئەدرێ بە نەخۆشی خۆمان. زۆر باشە کاک دکتۆر، کاتێک کە باس لە نەشتەرگەری جوانکاری دەکەین ڕەنگە هەموو بە تایبەتی بینەران تێ بگەین ئیدی دەستکاریکردنی لوت و جوانکاری ڕوومەتە و بە تایبەتی ئەمی کە زیاتر ئافرەتان بەکاری دێنن. ئایا ئەگەر پێمان بڵێ نەشتەرگەری جوانکاری چی و چی دەگرێتەوە؟ بە تایبەتی دەبینین زۆر جار لە ڕووداوێکی هاتوچۆ کەسێک ڕەنگە شوێنێکی جەستەی بە جۆرە لە جۆرەکان تێک بچێت دوجار لە شوێنێکی ترەوە بۆی وەردەگرن بۆی دادەنێنەوە بۆی جوانکاری دەکەن. ئایا نەشتەرگەری جوانکاری تەنها جوانکردنی ڕوومەت و لوت و ئەمانەیە یاخود ناشتی دیکەشمانەیە؟ بەڵێ، نەشتەرگەری جوانکاری بوارێکی فراوانە بۆ ڕێککردنەوەی جەستەکە با بڵێن ئەندامەکانی جەستە، ڕێککردنەوەیان لەسەر شێوەیەکی با بڵێن شێوەیەکی سروشتی و هیچ زیادە ڕۆیەکی تیانە بێ و هیچ ناڕێکی تیانە بێ و ئەم ئەندامانەی جەستە پێویستە لەگەڵ ڕێککردنەوەیان کاریشیان باش بێ، واتە کاری خۆشیان بکەن. ئیتر ئەم ناڕێکیە ئایا بەهۆی زگماکی و ناڕێکێکی زگماکی بێ یان بەهۆی ڕووداوە بێ یان بەهۆی برینێکی درێژخایەن و ئەوان بە تایبەتی ئەوانەشی کەوا شێرپەنجەیان هەیە هەر جوانکاریان بۆوەکرێ. لەبەرەوە چاکردنەوەی هەر زیان لێکەوتوویەکی جەستە بە ڕێگەی جوانکاری دوو سوود دەبینێت نەخۆش. یەکەم شێوەکەی باشە و دووەم کارەکەشی کاری باشە بێ ئەو ئەندامەی جەستە. لەبەرەوە ئەمە سوودی زۆرە، ئەم پسپۆڕیە خزمەتێکی زۆری نەخۆشەکە لەم بوارەیە. زۆر باشە کاک دکتۆر، ئایا هیچ ڕێژەیەک لەسەر شێوازەکان یا جۆرەکانی نەشتەرگەریمان هەیە وەکو ئامارێک لە هەرێمی کوردستان بۆ نمونەوە ئەو جۆرە نەشتەرگەریە جوانکاریانی کە لە ڕووداوەکانی هاتوچۆ یا زگماکیەکان بوو بێت بەراورد بەوانەی کە تا چەندە خەڵک پەنا بۆ جوانکاری دەموچاو و ڕوومەتی خۆیان دەبن؟ بەڵێ، وەکو ئامارێکی این ئێستا حالیەن بڵێن لەبەردەستمان نییە، بەڵام وەکو ڕێژە بڵێن ڕێژە ئێستش نەشتەرگەری جوانکاری لوت لە سەر و هەموو نەشتەرگەریەکانەوەیە، پاشان نەشتەرگەریەکانی دەموچاو بۆ گۆڕانکاریەکانی تەمەن کە لە دەموچاوە ئەبێ، اینجا ڕاکێشانی چەوری و دانانەوەی چەوری بۆ بەشەکانی لەش ئەمانە نەشتەرگەری و ئەو نەشتەرگەریانەی کەش کە نەخۆش برینی درێژخایەنی هەیە، نەخۆش شێرپەنجەی پێستی هەیە، ئەمانە هەمووی هەر بە ڕێژەیەکی زۆر ئەکرێت لە هەرێمی کوردستانە. زۆر باشە دکتۆر، بێگومان لە هەرێمی کوردستان زۆر جار پێژاتەکان ڕوبەڕووی دژیەکی ئەوەستنەوە لەگەڵ لیژنەی فتوا و حکومە شەڕیەکان لە هەرێمی کوردستان لە ئێستاشدا خەڵکێکی زۆر باز لەوە دەکەن کە نەشتەرگەری جوانکاری بە جۆرە لە جۆرەکان بە تایبەت ئەوەی کە هیچ پەیوەندی بە هیچ نەخۆشی و زیادەیەکی لەشەوە نیە، سەرنجام وەکۆڵێ بە جۆرە لە جۆرەکان فریودانی خەڵکانی دیکەی بە تایبەت ئەو جوانکاریانەی کە لە ڕوخساردا دەکرێن. ئایا لیژنەی فتوای هەرێمی کوردستان تا چەند پشتگیری کۆنفرانسی ئێوە و کارەکانی ئێوەیەوە تا چەند دژیەکی هەیە لە نێوان کارەکانی ئێوە لیژنەی فتوادا؟ بەڵێ، ئەمەی کەوا ئێمە ئەڵێن جوانکاری تەنها ئەومان نییە کەوا ئێمەی تر کەسێک هیچ کێشەیەکی نەبێ و دەستکاری شێوەی بکەین. ئەمە تەنها بەشێکی بچووکە لە با بڵێن نەشتەرگەری جوانکاری. ئەمە لەسەر خواستی نەخۆشە، وەک چۆن مکیاجکردن و وەک چۆن شتێک ئەگۆڕێت و یان
دەستکاری شتێکی بە شێوەیەکی سروشتی بەڵام ئێمە وەکو پسپۆڕانی جوانکاری هەمیشە جەخت لەسەرەوەکەینەوە کە ڕێگا زانستێکەش ئەوەیەکەوە ئەبێ سروشتی بێ بە هیچ شێوەیەک شتی ناسروشتی نەکرێ بە هیچ شێوەیە دەستکاری شێوانی جستەیەک نەکەین ئێمە ناین با بڵێن بۆ نمونە لوت بکەین بە شتێکی تر لوت هەروەکو لوت چاکەکەینەوە شێوەی باش بێ و ئیشی باش بکە کاتێک کە شێواوەیەکی بەسەرا هات بێ ئەمە لەگەڵ لیژنەی فتوان ناگۆڕێت چکە ئێمە هیچ شتێکی لەشی مرۆڤ بە شێوەیەکی ناسروشتی ناگۆڕین و ئەمە دروست نییە بە هەموو شتێک ئەمانە پێوترێت چاکردن لە ڕێی شێوە و چاکردنەوەی بۆ سروشتی و کاری بکات و کار بکات چکە ئێمە زۆر ئەندامی جەستە کە چاکردنی بۆەکەین ئەکەوێتەوە کار ئەکات بەهۆی ئایا بەهۆی ڕووداوێکەوە لە دەستی یابێ یان بەهۆی لە دایکبوون ناڕێکی زگماکیەوە ئەو کارەی لە دەستابێ ئێمە ئەو کاری بۆ گەڕێنەوە ئەمە کارێکی ئینسانیە و ئەمە خزمەتێکی مرۆڤانەیەکەوە لە ڕێی نەشتەرگەری جوانکاریەوە ئەکرێ بۆ مرۆڤە جا یەک تۆزینش بکەن چکەوە ئێستا کۆنفرانسەکەمان دەست پێیەکە پێویستەکان لەوێ بم لەبەرەوە ئیتر من ئەگەر سوپاسان بکەم و سوپاسی هەموو بینەرانی شەکەین زۆر سپاس بەڕێز دکتۆر شاخەوان سائب سەرۆکی کۆمەڵی پزیشکانی نەشتەرگەری جوانکاری کە لە نێو کۆنفرانسی نێودەوڵەتی جوانکاریەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بە ئومێدی سەرکەوتن بۆ جەنابەت و کۆنفرانسەکەتن بەڵێ ئازان و خۆشەویستانم دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان کە لەبەر ئامادەی میوانی یەکەممان بڕگەی نرخی دراوەکان و یادەوەریمان خستە دوای تەوەری یەکەم بە پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان بین. بڕگەی مێژوو با پێکەوە سەیری بڕگەی مێژوو بکەین و ئاشنامان بکەن بەو ڕووداوە گرنگانی کە لە ڕابردوودا و لە بەرواری ئەم ڕۆدا ڕوویانداوە بە تێبەتیەوانی کە بۆ ئێمە جێگەی بایەخن پێکەوە بینەری بڕگەی مێژوو دەبین. حوتی یانزەی ساڵی 1970 لە دایکبوونی لیۆنەلد ترۆتسکی یەکێک لە سەرکردەکانی حیزبی شوعی و بەرپاکەرانی شۆڕشی بەلشەفی لە رووسیا و داڕێژەری فیکری مارکسیەت ناوبرە و دامەزرێنەری مەسەبی ترۆتسکیە لە حیزبی شوعیدا. حوتی یانزەی ساڵی 1930 لە دایکبوونی گەورە نووسەر و فەیلسوفی بواری پوچگەرایی و مادەپەرستی فەڕەنسی ئەلبێر کامۆ کە یەکێکە لە نووسەرە کاریگەرەکان و وەرگری خەڵاتی نۆبڵی ئاشتیە بۆ ساڵی 1957 یاخی یەکێکە لە بەرهەمە دیارەکانی ئەلبێر کامۆ. حوتی یانزەی ساڵی 1986 کۆچی دوایی هونەرمەندی ناوداری کورد و خوشکەزای پیرەمێردی شاعیر شەماڵ سائب لە تەمەنی 74 ساڵیدا. دووبارە سڵاوتان لێ بێ جەلال وادیان من چاوەڕێی تۆ بووم و تۆش چاوەڕێی من. زانیاریەک لەبارەی بەشە جیاوازەکانی لەشی مرۆڤ کە دوێنێ ڕۆژانی ڕابردوو بەشی یەکەم و دووەمیمان بۆ پێشکەشکردن ئێستاش بە بینەری بەشی سێم بین لەبارەی ئەندامەکانی جەستەی مرۆڤەوە. چەند زانیاریەک لەسەر لەشی مرۆڤ بەشی سێم. بە شێرپەنجەی خوێن دەوترێت لۆکیمیا واتە خوێنی سپی. ئەگەر مرۆڤ چاوێکی لەدەست بدات ئەوە یەک لەسەر 5 توانای بینینی لەدەست داوە.
مرۆڤ ئەتوانێت 10,000 جۆر بۆن لە یەکتر جیا بکاتەوە. بچووکترین ئێسکی لەشی مرۆڤ لە گوێچکەیدایە. لەشی مرۆڤ لە دوای 40 ساڵیەوە بەرەو پوکانەوە دەچێت. ئەگەر بە هەر هۆیەک بێت جگەر لە ئیش بکەوێت، مرۆڤ 8 بۆ 24 کاتژمێر دەژی. سەری پەنجە و زمانی هەموو مرۆڤێک لەگەڵ مرۆڤێکی تردا جیاوازی هەیە. نینۆکی دەست و قاچی هەر مرۆڤێک بە شێوەیەکی ئاسایی هەفتانە 0.5 ملیم درێژ ئەبن. درێژی بڕبڕەی پشتی مرۆڤی پێگەیشت و 70 سانتیمە. بڕی خوێن لە لەشی مرۆڤێکی پێگەیشتوودا 5 بۆ 6 لیتر خوێنە. مرۆڤ کاتێک دەمرێت خانەکانی مێشکی دروست نابنەوە. ڕۆژانە خوێن لە ناو دەمار و ملوولەکاندا 168 ملیۆن میل دەبڕێت. قەبارەی لووت و گوێ بە گەورەبوونی تەمەن لە گەشە ناوەستن. ژمارەی خانەکانی مێشکی مرۆڤ 13 ملیارد خانەیە. پێڵوەکانی چاو لە خولەکێکدا بە شێوەیەکی ئاسایی 25 جار ئەتروکێ. مێشکی مرۆڤ لە بەشێکی زۆر ئاو پێک دێت. مێشکی مرۆڤ ڕۆژانە پێویستی بە 1000 لیتر خوێن هەیە تا ئیشەکانی ئەنجام بدات. خێرایی کۆکەی توندی ناو لەشی مرۆڤ کە هەوای ناو لەش فڕێ ئەداتە دەرەوە خێراییەکەی زۆرترە لە خێرایی دەنگ. درێژی ئێسکی بازوو واتە مەچەکی هەر مرۆڤێک یەکسانە بە درێژی پێیەکانی. کێشی ئێسکەکانی لەشی هەر مرۆڤێک لە 16 کێشی جەستەی ئەو کەسە پێک دێنێت. بوونە و چاوەڕی دەستبارەکەم بە تافی لاوی ڕێئەکەم حەز بە لەنجەولارەکەم مەڵەی بێپەروای زەمانە ڕەگی لاویمی بڕی هەر بە یادی لیقای دڵبەر دەردی خۆم تیمارەکەم شەو و ڕۆژم بە یادی لەیل حاڵی دەروێشانە دڵ بۆ دیداری چاوی دڵبەر هەردەم شین و زارەکەم هەر ئەڕۆم و ڕێم سەرابە کەی دێتەوە دڵبەرم بۆ تیماری دەردەکەم گشت وڵات و گوند و شارەکەم زۆر سپاس زۆر سپاسانەکەم. خۆشەویستان وەگاوکارم جەلال ئاماژەی پێکرم ڕۆیەکێک لە شاعیرەکان لە مانگی مەولودی لە دایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە کە بێگومان زۆربەی زۆری شاعیرانی کورد هەر لە کلاسیک و هاوچەرخ توانیویانە بەشێکی زۆری دیوان و بەرهەمە شعرەکانیان تایبەتکەن بە کەسایەتی و سیفەت و خۆشەویستی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە بێگومان ئەمەش یەکێکە لە سیما دیارەکانی شعری شاعیرانی ئەمە. بەڕێز مامۆستا نەریمان حەسەن شاعیر ئەمڕۆ دەبێتە میوانی تەوەری دوایین بەرنامەکە. مامۆستایان دووبارە زۆر بەخێر بێ و سپاس یادی لە دایکبوونی پێغەمبەری پێشاش لە جەنابەت پیرۆز بێ و دەستیش خۆش بێ بۆ قەسیدە جوانە. زۆر سپاسانەکەم و یادی لە دایکبوونی پێشەوامان صلی الله عليه وسلم لە جەنابیشتان و لە تەواوی مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتی پیرۆز بێ و هیوادارم ئەم یادە زیاتر ببێتە مایی بەهێزبوونی ئیمانمان و زیاتر پەرپێدان بە و ڕێبازی ئەو سەروەرە ئازیزەمان. مامۆستا قسەیەک لەسەر خامەکانی خۆت بکەیت لەسەر نووسین و تێکستە جوانەکانت لەسەر هۆنراوەکانت چۆن چۆنی وەسف و خۆشەویستی نازدارت تێدا جێ کردووەتەوە؟ شعرەکان کاتێکە ئێمە چینە ناو شعرێکە و یا شعرێکە نووسین حتمما کەسێک لەو کەسەوە بڵین بەو شێوەیە دەست پێ ئەەکەین کە ئاسیسترین و خۆشەویستترین کەسی خۆت چێە لەوە دەست پێەکەی. دیارە ئێمەش کە وا نزیکی 50 ساڵە بینەوە تەمەنمان 50 ساڵە ئێمە بە خۆشەویستی ئەو پێغەمبەرە گۆشەکرین. دیارە ئەم خۆشەویستی ئەم پێغەمبەرە نازدارە کاریگەری لەسەر ئێمە زۆر بووە بە تایبەتی لەسەر هەستمان لەسەر وشەکانمان. هەر کاتێکە شعرێ لە مەدحی ئەو پێغەمبەرەیە بنووسین صلی الله عليه وسلم دەست بەجێ هەستەکەین لە مێشکمانە خۆی ئاوازێکە
ئەبێتە سرودێک لە ژیانمانە و خۆشمان بە قەرزاری خۆشەویستی ئەو پێغەمبەرە ئەزانین بۆ چونکە من وا هەستەکەم وەکو لە قەسیدەیەکە من زۆر ئاماژەم بەوە کردووە کە خۆشەویستی ئەو پێغەمبەرە نازدارە قەدەرە قەدەرێک کە ناتوانین لێلا بین ئەبێ هەر بەو قەدەرەوە بڕۆین ئێمە لەگەڵ خۆشەویستی ئەو پێغەمبەرە نازدارەیە ڕێ بکەین کاتێکە وەکو چیرۆکەکەی خوزەیمەی کوڕی ثابت خوای لە ڕازی بێ دیارە خوزەیمەی کوڕی ثابت کە یەکێ بوو لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جوولەکەیەکە ئەسپێکی لێکڕی لەو کاتیا پارەکەی دواخست ڕۆژێک کەس ئاگای لێ نەبوو پارەکەی بۆ گەڕانەوە ئەویش کابرای جوولەکە ئیدعای ئەوەی کردکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پارەی نەیاومەت کاتێکە لای خەڵک هاواری کردوتی پارەکەی نەیاومەتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێککە چۆ بەردەمیوتی من پارەکەم نایەتێوتی نەخێر چونکە هیچ کەسی ئاگای لێ نەبوو لەو کاتێ یەکێک لە هاوڵانی دەستی بەرز کردەوە وتی من ئاگام لێ بۆ پێغەمبەری خوا کە تۆ پارەکەت داوەتێ کە ئەویش خوزەیمەی کوڕی ثابت بوو لەو کاتەیە کابراش کە سەیری کردی دیارە ئەمە لە شوێنێکە و ئاگای لێ بووە وتی باش نکۆڵی لێ نەکرد دوایی کاتێکە دوای ماوەیەک پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردی بە شوێن خوزەیمەیە فەرمووی خوزەیمە خۆ تۆ لەو کاتێ هیچ ئاگال لێ نەبوو ئاگال لێ نەبوو کە من ئەو پارەی بگێڕمەوە بۆ ئەو کابرایە من پێم فێرم نەکردوون کە فەشهد على مثل هذا کە دەستیم بۆ خۆڕ ڕاکێشە فەرمووی یا رسول الله زەردەخەنێکی کرد و فەرمووی یا رسول الله تۆیەک من باوەڕ بەو هەواڵانە بکەم کە تۆ لە ئاسمانەوە هێناوتە ئێستا بۆ چەند درهەمی باوەڕت پێ ناکەم بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زەردەخەنێکی بۆ کرد و فەرمووی هەر کەسێ خوزەیمە شایەتی بۆ با بەسە ئەمە دیارە ئەم خۆشەویستی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم وا لە ئەوکە ئێمە بەمە گۆشکراوین بۆیە شیعرەکانمان جوانترین شیعری خۆمان لە خۆشەویستی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبینینەوە یەکەم شعرت کە بە باڵای پێغەمبەرە درودی خوا لەسەر بێ نووسی بوو یان نووسیوە چی بووە یەکەم شیعر کە تا ئێستا ڕەنگە خۆشم ئەگەر لێشی ڕازی نەبم بەڵام یەکەم شیعرم کاتێک کە چوونم بۆ مەدینەی پیرۆز بوو بۆ ڕۆزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو قەسیدەیە بوو کە بەرەوە ڕەوسەد هاتووم لە دوور یا ڕەسوول ئەو شیعرە بوو ساڵی چەند بوو بەڵێ ساڵی 2012 بوو ئەگەر پێشکەشمان بکەی بەسەر سپاس دەکەین چاوت خۆش بە هاتوومە ڕەوزەت سەروەرم بەرەو ڕەوزەت هاتووم لە دوور یا ڕەسوول ئەی حەبیبم منبەعی نور یا ڕەسوول بێپەناهم وێڵ و مەهجوور یا ڕەسوول بۆ عیلاجێ هاتمە حوزور یا ڕەسوول ئەوینی تۆ لانە و پەنای مؤمنین بکە لوتفێ یا ئەکرەمە الئەکرەمین من غەریقی دەریای دەورم یا حەبیب مایە پوچی ڕۆژی حەشرم یا حەبیب غافڵم بێباک لە قەبرم یا حەبیب هەر تۆی تەبیب تاجی سەرم یا حەبیب ئەوینی تۆ توێشووی زادی مؤمنین بکە لوتفێ یا حەبیب العالەمین ڕووناوە لێت تاوانکارم یا شەفیع ڕوتم نەدارم هەژارم یا شەفیع وەک یەتیمی بێهەوارم یا شەفیع زۆر عەلیل و دڵبیمارم یا شەفیع ئەوینی تۆ دەوای دەردی مؤمنین بکە لوتفێ یا شەفیع المذنبین مامۆستا نەریمان بەشێ لە شاعیرانمان لە شعرەکانیان مناجا دەکەن بە جۆرێک لە جۆرەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکەنە تکات لە هەندێکی دیکەشیان بۆ منەوەکو قەسیدەی بەحری نور لایەنە درەوشا و کەسایەتیە باڵاکەی پێغەمبەری پێشامان بۆ دەرەخەن بۆ منە وەفایەکێکە لەوانەی کە مناجاتێکی وا قوڵەکە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جۆرێک تا ناو گۆڕ ئەڕوا دەفەرمێ
تووبی و خوددا قوربان و هاوارم وەرە ئەو دەمەی بێ کە زەمێنم دەمە لە قومەی مار و مور. شعرەکانی تۆ بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا مناجات و بە جۆرە لە جۆرەکان لاڵانەوە و تکاکردنە لەو بەڕێزە کە لە ڕۆژی حەشرە ببێتە تکاکار و پارێزەرمان لە ئاگری دۆزەخ یا زیاتر دەرخستنی لایەنە گەش و جوانەکان و کەسایەتی و ئەخلاقە بەرزەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. دیارە هەردوو لایەنەکەمان گرتووە ئێمە، بەڵام ئەوەی زیاتر کە من ئەمەوێت لە ڕۆژی قیامەتە شانازی پێوە بکەم کە مەدحی ئەو پێغەمبەرە ئەەکەم صلی الله عليه وسلم بەلیقای ئیشاد ببم و لەو کاتەیە تکام بۆ بکات و دەستم بۆ ڕاکێشێ ئەمەیەکێ بۆ لەو کەسانی کە مەدحی منی کردووە، یعنی بە ئاواتەوە کە من ئەوانە ئەنووسم. دیارە ئەو مناجاتانە کاتێک کە ئینسانێک خۆشەویستیەکی تەواو ڕاستەقینی بۆ دروسە بێ وەکو ئەڵین ئەگاتە پلەی عیشق و متەیم ئەوانە، یعنی بەڕاستی لەگەڵ کەسی بەرامبەرەکە زۆر قساکە. جا هەر لەسەر ئەمە کە ئەم قسەیە هەیە کاڵن جارێک شەمسی تەبرێزی لەگەڵ مەولانە کە بەجێ ئەهێڵێت ئەهێڵێت و دوایی نامەیەکی بۆ نووسێ بۆ مەولانە پێی ئەڵێ مەولانە من زۆر بێوەفا بووم کە تۆم بەجێ هێشت. ئەویش لە وەڵاما بۆیە نووسێ ئەڵێ بێوەفا تۆ نەبووی کە جێت هێشتم، بێوەفا من بووم کە لە دووری تۆ نەمردم. دیارە ئێمە هەمومان لە خۆشەویستی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆیە هەندێک لە شاعیران کە ئەفەرمون نازانین لە دووری ئەو پێغەمبەرە چۆن ماوین. دیارە ئەم خۆشەویستیە وامان لێ ئەکات کە جاری وا هەیە تەواو ڕۆچوونێک دروست ئەبێ. بۆیە من هەمیشە زۆر جار کە دەست ئێمە قەڵەمێک یعنی بەڕاستی هیوام ئەوەیە کە زۆر ڕۆ نەچم، یعنی بۆ لە مەدحی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم نەگاتە ئاستی ئەوەی کەوا پلەیەکی وای بێت کە بمان بە بەرەو شیرک و بەرەو هەندێک ئەو حاڵەتانە کە جاری وایە ئینسان لە توانای خۆی ئەچێتە دەر. دیارە هەردوو لایەنەکەمان گرتووە، بەڵام سنوورەکەمان دیاری کردوون لەو سنوورە نەچینە دەرەوە. زۆر باشە. لە مەسلەی پیا هەڵدان بە کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان خۆشە وەکو لە بیسەریەکێکتر لە شعر و قەسیدەکانت بێت. بەڵێ من لە یادی لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو شعرێکی ئیبراهیم جەربوعە هەبوو کە من زۆربەی قەسیدەکانی بەسەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە زمانی عەرەبی زۆربەیانم خوێندوەتەوە. زیاتر ئەو شعری کە زۆر سەرنجی ڕاکێشام شعرێکی ئیبراهیم جەربوعە بوو کە شعرەکەش من هەندێک ئەفکارم لێ وەرگرت. بەڕاستی من لێرو دەستخۆشی لە برای ئەو شاعیر ئیبراهیم جەربوعەکەم کە بەڕاستی هەندێک ئەفکاری جوانی بە من بەخشی. ئەی سەلمێنێک کە کیان ئەوانەی پێغەمبەریان خۆش ئەوێ، یعنی زۆر گرنگە کاتێک کە ئەڵین ئەگەر بتەوێت هەر کەسێک بناسی بزانی گەورەی ئەم ئینسانە لە چیایە سێری کە بزانە جەماوەرەکەی کێ. کاتە تۆ شارەکەی ئیبراهیمت کردەوە بە کوردی؟ بەڵێ هەر چەند فکرێکم لێ وەرگرتووە، بەڵام بەندێکی کوردیم کردووە بەبەرە کە لە بناڵێکەوە دەست پێ ئەکات هەنگاو ئەنێ بۆ شوێنەکانی تر. دیارە شعرەکە هەوارگەی ئەوینی دڵان، شاعری جەزائیری کە ئەو خۆی ناوی ناوە کە خۆشەویستیت قەدەرە ئەی سەروەرە. لە مناڵێکەوە دەست پێکە شعرەکە بەم شێوەیە بە دڵێکی پڕ لە سۆز و ئەوینەوە، بە ڕوویەکی گەش و نیگایەکی شیرینەوە، منداڵێکی دەروون ماندوو بەدەست ئازاری ژینەوە، لەت کە تەباشیری ئەگرێ و فوی لێ ئەکاو لەسەر ڕووی تەختە ڕەشەکەی بە خەدێکی جوان ئەنووسێ ئەڵڵاه محەممەد ئیسلام. ئەم منداڵە خۆشی ئەوێ لێوەکانی بە چرپەیەکی گەرمەوە بۆی ئەنێرێ هەزاران درود و سەلام. خۆشیانەوێ هەموو ڕیزی نوێش خوێنانی ئێرە و ئەوێ، نوێش خوێنێکیش لە مالیزیا، لە تاجیک و لە قیرغیزیا، ئیمامی پاڵ کەعبەی پیرۆز، نوێش خوێنێکی چیا نشینی دڵبەسۆز. خۆشی ئەوێ کچۆڵەیەکی دەسڕەنجین لە ئەفریقیا کە ملوانکەیەکی بەردین بە پەنجەی ماندووی ئەهۆنێت. خۆشی ئەوێ جوتیارێکی کەناری ڕووباری فورات کاتێ بەدڵ ناوی پیرۆزی محەممەد لەسەر قەتی دارخورمایەک هەڵ ئەکۆڵێت.
خۆشی ئەوێ ژنە جوتیارێکی هەژار کە ڕۆژانە کار و فرمان ڕووی نازداری ئەشێوێنێ بەدەم زیکر و درودەوە دان و گەنم بۆ کۆتر و باڵندەکانەوە شێنێ خۆشی ئەوێ شەیدایەکی دڵپڕ لە سۆس لەسەر چیای ئەلب ئاندێز ئیڤری زاگرۆس لە بەستەڵەکی جەمسەرە لە جێیەکی سەهۆڵبەندی پڵکەسەرە ڕووە و قیبلە ڕائەوەستێ و ڕووی پیرۆزی وەکو مانگ ئەدرەوشێتەوە لەگەڵ تەمە پیتەکانی لە زار و لێوی دەرئەچن بە پەرۆشی دەیان جار ئەڵڵاه ئەکبەر دەڵێتەوە خۆشی ئەوێ کچۆڵەیەکی چاوشینی ناوچەی قەوقاس کە شنەی باو درەختەکان ئاوازی جوانی بۆ ئەچڕن باڵندەکان بەرەو دەریای چاوەکانی پۆل ئەفڕن خۆشی ئەوێ ئاوارەیەکی پەڕیدە کۆڵ بە کۆڵی دەشت و چیاستەم دیدە تاکو کاتێ باڵندەیەکی لانەواز لە چادرگەی وڵاتێکە وەک میوانێ بە خەمباری و حەسرەتەوە بۆ ئاوارە و چەوساوانی هاو زمانی خۆی ئەڕوانێ خۆشی ئەوێ بێوەژنێکی دڵشکاو قوربانی دەستی ستەم و دەربەدەر و جگەر سوتاو لە پارشێوە کاتێ بەدەم درودەوە چاوەکانی هۆن هۆن فرمێسک ئەڕێژێ نانەڕەقی دەستەکانی لە ئەشکی چاو هەڵئەکێشێ خۆشی ئەوێ کچە جوتیارێکی زەرنگ فریشتە ئاسای ژیکەڵا خۆشی ئەوێ کچە خوێندکارێکی زرنگ فریشتە ئاسای ژیکەڵا بە دەستێکی دەفتەرێک و بە دەستەکەی تر بوو کەڵا بەنیگایەک پڕ لە سۆز و دنیای جوانی لە دەفتەرەکەی ئەنووسێ تەنها و تەنها محەممەد و هاوەڵانی جارجار چاوە نەشمیلەکەی ئەبڕێتە چاوی بووکەڵە و لی ئەپرسێ ئەی تۆ بووکەڵە ژیرەکەم خۆشت ئەوێ سەری ئەگرێ و ئەی هەژێنێ تاکو بڵێ بەڵێ بەڵێ منیش وەک تۆ خۆشم ئەوێ خۆشیانەوێ ئەو هۆزانەی کڕنووشیان بۆ ئاگر دەبرد دەستە دەستە لە هەر چوار لاو دەوری ئاگر سووڕیان دەخوارد مەینۆشی و سەمایان دەکرد ملوانکەی ئێسک لە ئێسکی سەر دروست کراو وەک مەدالیای گردنیان بوو بۆ پیرۆزی و ئەرکی ئاین و پەرستن پەرستگەی بەردین جێیان بوو خۆشیانەوێ ئەو هۆزانە چونکە ئەو بوو لە ژیانێکی نەفامی لە تاریکی و شەوی دەیجووری گومڕایی دەریکردن بەرەو ڕووناکی باوەڕ و نور و جوانی ڕۆژی بردن خۆشی ئەوێ خاکی لەماوی بیابانی پڕ لە کێشە و زەبر و زەنگی دەشتەکیەکان ئەو بیابانی کە پڕ بوو لە ستەم و خوێن ڕشتن و کۆی لەکردنی هەژاران خۆشی ئەوێ ترپە و لێدانی دڵەکان لوتکەی چیا مانگ و خۆر و ئەستێرەکان خۆشی ئەوێ دێڕ و خامە وشە و ئیلهام و ئەندێشە خۆشی ئەوێ گوڵی شەوبۆ گوڵی نەوسرین و وەنەوشە خۆشی ئەوێ داری خورما داری زەیتون تێک ڕای ڕوەک درەختەکان خۆشی ئەوێ شنەی شەماڵ هاژەی تافگە ڕەنگی بەفر ڕەنگی شنە و دەریای ئاسمان خۆشیانەوێ بێئاین و بێباوەڕان بەڵام بۆ فیز و لوتبەرزی لە ئاستی حەق چاویانەگرن سەردا ئەخەن ئەم ڕاستیە ئەم ئەوینە لە ناخیانە حەشارەدەن خۆشت ئەوێ خۆشی ئەوێ خۆشمانەوێ چونکە هەوای هەناسەمان بۆ دنیای ژین لە هەناسەی پیرۆزی ئەو هەڵ ئەمژین سووڕی خوێنی دەمار و خوێنبەرەکانمان لە سووڕی دڵی پیرۆزی ئەو وەرەگرین خۆشمانەوێ چونکە ژینە هەناسەیە ڕۆح و گیانە ترپەی دڵە سۆمای دیدە و چاوەکانە خۆشمانەوێ چونکە جوانترین قەدەرە بۆ ژیانمان بۆ دنیا و ژین بیر و باوەڕی ئیسلامیش فێرمانەکات خۆمان بە قەدەر بسپێرین
سپاس بەجێ سامان لە چ کاتێک دەنووسی چ کاتێک بیر دەکەیتەوە کەی ئەمانت بۆ دێ ئایا ئێستا بۆ نمونەمانەوتت لە فلان شاعری شاری شاعرەوە وەرم گرتو ئایا ئەمەکە لەوە وەرگرتووە تەمەن لە کاتێککە نەکانی ئەو دەخوێنیتەوە بۆ تێتەوەی کە گۆڕانکارێکی تیا بکەیت ئەو تێکستانەی خۆت کە دەینووسی لە چ کاتێکایی نووسی و بەتایبەتەوەی سەرنجە بم لەسەر دەستنووس دەینووسی چکە ئێستا بەشێک لە خەڵ ڕەنگە لە ئایپاد لە موبایل لە کۆمپیوتەر زیاتر لەو کاتەیە کە بۆی دێ موبایلەکەی حاضر بە لەسەری شارەکانی بنووسێت بەڵێ وەکو مەحوی شاعیرە فەرمێ شەو قەڵای مێردانە شەو لە کاتێککە ئەو شتانە کە لە پێ مێشکتا پەنگە خواتەوە جاری وە هەیە کە منداڵێک ئەبینی بە سۆزێکەوە خواپەرستێکی ڕاستەقینە ئەکە ناوی ئەو پێغەمبەرە ئەهێنێ سەلی الله عەلەیه وسەلەم لەو کاتانەیە ئەمانە لە مێشکتا پەنگە خواتەوە ئەمانە هەر هەمووی کۆ ئەبێتەوە بۆکەی بۆ ئەو کاتانی بە تایبەتی لە شەوانە کە کاتێ دنیا خامۆشە دنیا هێ منە لەو کاتانەیە کە ئینسان دوای ئەوەی کە نوێژی خەوتنان ئەکا و دوای ئەوە کە ئەچێتە ناو قوڵایی خۆشەویستی ئەو پێغەمبەرەوە سەلی الله عەلەیه وسەلەم یان لە ناو ئەو شیعرانەیە ڕێک ئەکەیت لەو کاتانەیە زۆربەی ئیلهامەکانە بۆ دروست ئەبێت چەند ئاسوودەی بنووسینەوە تێکستانە هەموو تێکستەکانم بە تایبەتی لە مەدحی پێغەمبەرە سەلی الله عەلەیه وسەلەم بە منداڵێکی خۆمیێزانم دیارەکە منداڵیشی جیاوازیکە لە نێوانانیە و هەمی خۆشەویستە لای باوکو دایک زۆر باشە تێکستێک تەیە کە جیاواز بوو بێت واتە ئیدی ڕەنگەوەیان لە بینینی منداڵێکەوە وەرد نەگرت بێ ڕەنگە لە دەردەدڵێکی خۆتەوە بوو بێت جیاواز لەوەش کە تۆ لە سەردانی ڕۆزەی شەریفت کرد بێ بەڵام ڕەنگە لە فەراغێکی نەعەدالەتیەکانی دنیاە شتی ئیلهامێکت بوات بێ شتێکت بۆ هاتبێت لەوەی کە ناچاربی لەسەر تێکستێکدای ڕێژیتەوە بەڕاستی من لە کاتێککە چوومە ڕەوزە دوایی کە هاتمەوە شتێکم لەوێ نووسی بوو لەسەر عەدالەتی ئەم پێغەمبەرە سەلی الله عەلەیه وسەلەم کاتێک کە هات چ عەدالەتێک لە دنیاە بەرپا بوو و کاتێکیش کە ئەو شیعرم شەوێکیان هەر ئاوا قەدەری خوا بە ناو شیعرەکانما ئەگەڕام کۆپلەیەکم بینی کە تەواو نەکردبوو لەو کاتەیە کە ئەم پێغەمبەرە سەلی الله عەلەیه وسەلەم چەند ڕێزی لە ئافرەت گرت بوو ئەو ئافرەتانی کە لێوە چ بە شەوق و زەوقێکەوە کە سەیری ئەم ڕەوزە شەریفەیانە کرد ئەم شیعرەکە لەلام بوو لەو کاتانەیە بوو بەڕاستی لە کوردستان هەنێ نەعەدالەتیم بینی ئەو ئیلهامە من تێکەڵم کرد لەگەڵ شتێکی ترە عەدالەتیەکان کامە بەڵێ ناعەدالەتەکان ئەوە بۆ کە بەڕاستی مسلمانێک ئەبینی ئەم پێغەمبەرە سەلی الله عەلەیه وسەلەم وای فێر کردووە کە خۆشەویستی نیشتمان لە دڵیا بێ یعنی بەڕاستی نیشتمانێکی خۆی نەفرۆشێ بۆیە من بەڕاستی کە کاتێکە بینیم زۆر جار مەسائلی ڕەوش لە ئافرەتا کۆ ئەکرێتەوە بەڵام ئەوەم هێنام تێکەڵم کرد کە ئەڵێم بیستومە ژن کاتی ڕەوشتی لەدەستدا ئەبێتە مەستێکی بێهۆش سەرنجامیش بەلەش فرۆش منیش ئەڵێم کاتێک کە پیا و ڕەوشتی بەرزی لەدەستدا ئەبێتە کۆیلەی مێشک بۆش سەرنجامیش ئەبێتە توولەی بەردەرگی سەر شارەکە گەرلاتە هەمووی بەڵێ وەڵا هەر زیاتر ئەو بەستەی ئەو بەشەی بوو کە لێو ئەچوومە سەر شیعرەکە یعنی مەبەستم لەوە بوو کە پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم چ ڕێزێکی لە ئافرەت ناوە ئەنجا لای ئێمە ڕێزەکە تەنها ڕەوشتەکان لە ئافرەتا کۆ کراوەتەوە بەڵام لێوە کە ئەڕوەم بۆ خۆشەویستی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم بە داخەوە ئێستا ئەو شیعرەکەم ئامادە نەکردووە بەڵام ئینشاءالله بۆ جارێکی هەر لە خزمەتانەوێت و ئامادەیەکەم ئینشاءالله باست لە قەسیدەیەک کردوتت لەم ماوەیە قەسیدەیەکم نووسیوە میوە قسەی لەسەر بکەم ئەو قەسیدەی کە باستەوە کرد قەسیدەیەکی درێژە بەڵێ ئەو قەسیدەیە کە بەڕاستی لە مەدحی پێغەمبەرە سەلی الله عەلەیه وسەلەم ئەمەوێت کاتێک کە من سەیری شیعرەکانی نزار قەبانیم ئەکرد دیارە نزار قەبانی بە شاعری حب و شاعر المەرئە ناسراوە بەڵام کاتێک کە بینیم نزار قەبانی سەردانی چوو بۆ عومرە و عومرەی بەجێهێنا بوو کە کاتێک گەشتە بووە بەردەمی ڕۆزەی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم قەسیدەیەکی زۆر جوانی نووسیوە ئەو قەسیدەی کە نزار قەبانی بەڕاستی من ئەمەوێ ئێستا کار لەسەر ئەوە بکەم کە ئەم نزار قەبانی چۆن بە شاعیرێکی ئاوا ناسرا و ئێستا توانێتی ئەم تێکستە جوانە بنووسێت لە خۆشەویستی پێغەمبەر سەلی الله عەلەیه وسەلەم ئێستا کار لەسەر ئەوەکەم لەگەڵ قەسیدەیەکی تری خۆمە تێکەڵم کردووە بەڵام ئەوەی ئەو بە بەشێکی جیادامناوە ئەو قەسیدەیە وای لە من کرد بەڕاستی تەواو گۆڕانکاری لە فکر و بۆچوونی منا کرد کە ئەم شاعیرانە هەندێک لە شاعیرەکان
بە چاوێکی واوە سیرمان ئەکردن بەڵام سیرێکی لەم لا شتێکی ئەو نەجوانیان هەیە بۆیە ئەو قەسیدەی ئێستا کەم تەرخەمی ئێمە بووە ئێستا هێمنی مکریانی دیوانەکەی چاپ بووە قەسیدەیەکی هەیە کەوا کۆتایەکەی با لا ئیلاهە ئیلەڵڵا دەهێنێ ینی بڵێ پەنامانی و نازام خۆشەویستمانی کۆتایەکەشی هەر بە لا ئیلاهە ئیلەڵڵایە بەڵام لەبەری کە خەڵکێکی بێدین دیوانەکەیان بۆ کۆکردوێتەوە ئەمەیان تێنەخستەوە ماڵ سەنەریمان پێمان خۆشە ئەم قەسیدەی بکە باسیەکەی ئەگەر هەمووشی نەبێ کورتەیەکی بیکەنە کۆتایی بەرنامەکە و کۆتایی بە بەرنامەکە بێ وەڵام من کۆتایی بەرنامەکە حەزم کرد بە مناجاتێ بێ ئەو قەسیدەی شەڵا ئەویان هەڵەگرین بۆ بەرنامەیەکی تایبێت ئینشاءالله بە مناجاتێکی بەڕێز مامۆستا نەریمان کۆتایی بە مڕگەی بەرنامەکە بەڵێ قەسیدەکەش هەر مناجاتێکە خۆی چەند کۆپلەیەکە حەزم کرد ئەویان بکەمە دیاری ئینشاءالله زۆر باش فەرموو ژار پێشکەوتوە زۆر جار لە ئایپاد و مۆبایل ئەوانەیە زیاتر بەکاری دێنێ بەڵێ وڵا یا رسول الله بە کوردی بانگەکەم ئەی سەروەرم ئەی شەفیعی ڕۆژی جەزا شۆڕە سواری مەحشەرم نوقبی دەریای تاوانم و دەستی مەلەی شم نییە چاوەڕی حەبلی ڕزگارم گیری کەیلا کەمەرم گەر بڕوانم لە دەفتەرم یا ڕەسوول و یا حەبیب بێجگە تاوان و جەریمە هیچ نییە لە دەفتەرم کاتێ شوعلەی ڕووی جەمالت ڕوونی کرد ئاسۆی نەجات ئەو سازانیم کە بەڕاستی لە ڕوودا و بێخەبەرم منی عەلیل و بیمار و بێنەوا و بێهەوار چاوەڕێی حەبلی ڕزگارم گیری کەیلا کەمەرم ببرن شعرەکە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەریمان حەسەن شاعیر کە میوانیان بڕگەی بەرنامەکەمان بوویت زۆر سپاس بۆ دەستی جەنابیشتان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ دیدارەکەتان و دووبارە لە یادی ئەو پێغەمبەریا صلی الله علیه وسلم پیرۆزبایی لە جەنابتان و لە تێکڕای موسڵمانانەکەم و زەحمەتیشتان کێشا زۆر سپاس بۆ جەناب بینەرانی عزیز راپۆرتێکمان حەزرە لە ڕانیەوە پاملێرمان ڕێناز دەرسەلان بۆ ئامادەکردین لەسەر هەڵمەتی بەکارهێنانی تورەکەی خام لە بری پلاستیک یا لە بری ئەو نایلۆنانی کە لە نانەوەخانەکان و لە سوپەرمارکێتەکانە بەکاریان دێنین با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. ڕێکخراوی سروشتی کوردستان هەڵمەتێکی هۆشیاری و ژینگەی و پێدانی زانیاری و زیانی نایلۆن و مادە پلاستیکەکانیان لا سنووری ڕانیەدا ئەنجامدا و پرۆژەیەکیان پێشکەش کرد پرۆژەی تورەکەی خام و بەکارهێنانی لە جیاتی عەلاگەی نایلۆن. بەرپرسی ڕێکخراوەکەش ڕای دەگەیەنێ توانیویانە بەهۆی فکرەکەیانەوە سەرکەوتن بەدەست بهێن و ژمارەیەکی زۆری تورەکەی خام دروست بکەن کە لە شارە جیاوازەکانی کوردستان چالاکی تورەکەی خامیان بە ئەنجام گەیاندووە و دەیانەوێت ئەم چالاکیەش لە ئیدارەی ڕاپەڕین بە ئەنجام بگەێنن. قایم ڕانیەش دەڵێ ئەوان هاوکاریان دەبن بۆ سەرخستنی پرۆسەکە و ڕاشی گەیان بۆ نانەوەخانە و سەموخانەکان دەیکەن بەکارێکی ئیزباری و دەبێ کیسی کاغەز یاخود تورەکەی خام بەکار بهێنن لە بری عەلاگەی نایلۆن. ئێمە بیرمان لەوە کردەوە کە بەدیلێک دابنین بۆ لە بڕی عەلاگەی نایلۆن. ئێمە عەلاگەی تورەکەی خام بەکاردێنین کە ئەمە هەم چەند سیفەتێکی باشی هەیە هەم لە خاکدا زووشی دەبێتەوە. تا ئێستا
هاوڵاتیان زۆر علاگە بەکاردێنەوە تەمەنا ئێوە دەکەین کە ئیدی واز لە علاگە بهێنن چونکە زەرو زیانی تەندروستی زۆر زۆرە هێندەی زیانی هەیە هێندە قازانجی نییە لە بەرەوەی بەردەوام کارلێک دەکات لە ئەنجامی گەرمی لەگەڵ ئەو مادە ئەندامینە ئەندامیانی کە خەڵکی دایان خاتە ناو علاگەکەەوە خۆشبەختانە ئێمە نیوە پرۆژەیەکمان تاواکو پرۆژه یاسایەکە کە هەوڵ دەدەین باس بخێنە سەر علاگەی نایلۆن و هەموو ئەوشانێک کە لە نایلۆن دروست دەکرێن کە لە داهاتوودا ئینشاڵڵا ئەمە جێبەجێ دەکرێت و وا دەکەین کە خەڵکی هام بدەین بۆی کە تورەکەی خام بەکاربهێنێت چونکە بەڕاستی بەکارهێنانی تورەکەی خام جێگرەوەکی باش و بەدیلێکی بەهێزە بۆی کە ئەمە بکات هەوڵیش دەدەین بەڕاستی هەر کۆمپانیایەک هەیە و دەتوانێت هاوکار و ئەنیگەر پێویستی بە جێگا و بە شوێن هەیە وەکو سنووری شارەوانی و لە هەریەک لە ناحیەکانی سنووری ئیدارێژ ڕاپەڕین و قەزای ڕانیە ئەمە دڵنیا بە لەوەی هاوکار و پشتیوانی هەر مستەسمیرێک دەبین کە دەیەوێ پرۆژەیەکی سماری بۆ ئەو مەجالە لە سنوورەکەدا دامبەزرێنێ بەنسبەت فڕن و سەموخانەوەکان ئێمە لە هەفتەی ئایندەوە بەڕاستی ئیجباری دەبێت بیهێن و ئەگەرنا ئیجراتیان لەگەڵ دەکەین. هاوڵاتیانیش بەکارهێنانی تورەکەی خام لە بری علاگەی نایلۆن بەکارێکی باش دەزان و پێشوازی لە بیرۆکەکە دەکەن و دەڵێن پێویستە لایانی پەیوەندیدار هەرچی زووە ئەو بیرۆکەیە بخەنە بواری جێبەجێکردن و چونکە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیادا هەڵمەتێکی زۆر گەورە بەڕێوەیە بۆ بەکارهێنانی علاگەی تورەکە نەک پلاستیک لەبەرەوەی زەردی بۆ ژینگە هەیە شی نابێتەوە کاتێکی زۆر چەندان ساڵی دەوێت بەڵام تورەکە لە مایك زۆر کوردەشی دێتەوە بۆیە من دەستخۆشی لەو ڕێکخراوە دەکەم لەو گەنجانە دەکەم بەڕاستی دڵسۆزن ئەوانە دڵسۆز ژینگەنە زۆر سوپاسیان دەکەم. کێشەکانی ژینگە بریتە لە بوونی لایلۆن و پلاستیک کە یەکێکە لە مادە زیان بەخشەکان شی نابێتەوە لە ئەرزدا بۆیە بۆ ژینگەوە باشرە کە هەمومان لەمە دوا بتوانین تورەکەی خام بەکاربێنین لە جیاتی ئەوەی لایلۆن بەکاربێنین بۆیە پێمان شتێکی باش و جوانە لەو بەو هیوایەشن کە خەڵک بتوانێت لەمە دوا پەرە بە تورەکەی خامدا تورەکەی خام بەکاربێنێت لە جیاتی ئەوەی کە لایلۆنێک بەکاربێنێت. لا سەرتاسەری جیهاندا بەکارهێنەرانی علاگەی نایلۆن زۆرن پسپۆڕانیش ڕای دەگەێنن بەکارهێنانی نایلۆن هەڕەشەیەکە بۆ سەرگیانی تاک و گەورەترین مەترسیە بۆ نەخۆشیە ترسناکەکانی وەکو سەرەتان بۆیە پێویستە لایانی پەیوەندیدار ئەو بیرۆکەیە قبول بکەن و بەکارهێنانی تورەکەی خام یاخود کیسی کاخەزی چونکە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژ. تەوەری سێمی بەرنامەکەمان قسە لەسەر کار و چالاکی ڕێکخراوی ژیما بۆ گەشە پێدانی وەرزشی کە یەکەمین ڕێکخراوەکە تایبەتە بە وەرزشی ئافرەتان کار و چالاکی دەنوێنێ بۆی کە بزانین ئایا ئەم ڕێکخراوە تەنها لە بواری وەرزشیە چا بابەتێکی تر دەگرێتەوە چۆن کارەکە و کار و چالاکی لە ماوەی 3 ساڵی ڕابردوو کە دروست بووە چی و چیان کردووە خزمەتەکانی قسە و گفتوگوی زیاترەکەین لەگەڵ سەرۆکی ڕێکخراوەکە ڕوهادوو لە ئەوانەی کە بەشدارن لە ڕێکخراوەکە و لە کارە وەرزشیەکانی تردا کە ئەویش بەڕێز سەرۆکی ڕێکخراوەکە کاک ڕزگار محەممەد بەرپرسی ڕێکخراوی ژیما بۆ گەشە پێدانی وەرزشی و دوو لە هاوکارەکانی کە لێرە میوانمانن بەخێر بن کاک ڕزگار بەخێر بن خاتون زۆر بەخێر بێن بەر لەوەی بچینە نێو تەوەرەکەەوە راپۆرتێکی وەرزشیمان ئامادەیە بە پێکەوە بینەریە و راپۆرتە بین و پاشتر لەگەڵ میوانەکانمان درێژە بە تەوەرەکە دێن. جگە لەو خزمەتەی بە بواری وەرزش بە تایبەتی بە کچانی گەیاندووە لە بواری ژینگەی و پەروەردەیش بە هەمان شێوە ڕۆڵێکی گرنگی گێڕاوە بۆ ئەو فێرخوازانەی لە ڕێکخراوەکە کۆبوونەتەوە. ڕێکخراوی ژیما تەمەنی تەنها 3 ساڵە و دوای وەرگرتنی مۆڵەتی ڕسمی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە لە بواری وەرزش و ژینگەی و پەروەردەیی کارەکانی ئەنجام دەدات. ئەندامیش ئیش و کارەکان بەڕێوە دەبن. لە ڕووی داراییشەوە جگەلێکێتی باسکەی عێراق تەنها بە پارەی فێرخوازانی ڕێکخراوەکە ئیش و کارەکانیان بەڕێوە دەبن. ڕێکخراوی ژیما لە کۆی 3 ساڵ و چەند مانگێکی تەمەنیدا چەندین ئەنجام و کاری ناوازەی بەدەستهێنایە کە لەو ئەنجامانەیە کە بەدەستهێنا پاڵانی عێراق دووجار پاڵانی کوردستان جارێک لە مانگی 3 ڕابردوو دومی عێراق لە مانگی ڕابردووە یەکیتر لە کارەکان ئەو کارە ژینگەیە جوانانەیەکەم کچانەیەکەن لە وێنە کێشان لە گوڵناشتن دارناشتن لە پاکردنەوەی ژینگە لە پاکردنەوەی قەتپاڵی شاخێک لەم شارە کە خەڵکیان فێری مەسئولیت کردووە خەڵکیان فێر کردووە کە مناڵێکی 5 ساڵ 6 ساڵە چێ ژینگە پاکاتوانش چاولام بکەن
یەکێ لە شتەکانی ترکە سەروەریە بۆ ژیما لەماوەی 3 ساڵی تەمەنیاوەیە سەررجەم هەڵبژاردەکانی عێراق لە تازە پێگەشتانەوە تا سێفیسێ تاوکو هەڵبژاردە یەکەم مڵکی ژیمایە 12 یاریکەری ناشعات تازە پێگەشتوان یاریکەی هەڵبژاردە عێراقن ڕاهێنەری هەڵبژاردە عێراق بەندەیە کە ڕاهێنەری ژیمایە. بەڕاستی زۆر یەکەمجار سپاسمان سازگارەکەم لە ڕاستیە من 2 ساڵ و نیوە لێرەم ژیما ژیانێکی ترە بەڕاستی لەوانەی کە لێرەن هیوادارم ئەوانەی تر بێن بۆ ئێرەوەڵە 5 یاسامان هەیە لە ژیما کەوای لێکردین ئێمە بگۆڕێن یەک شیر خواردن ناخواردن و میوەی باش یارمەتی دایک و باوک سعیکردنی باش و زوو خەوتن و زوو لە خەواستان. ڕێکخراوەکە سەوسی فێرخواز لەخۆ دەگرێت و جگە لە ئەنجامدانی چەندین چالاکی ژینگەی لە زۆربەی پاڵەوانەتیەکانی ناوە و دەرەوەی عێراق تەنانەت وڵاتانی عەرەبیش بەشدار بووە. یاریزانانیش دڵخۆشن لە بواری وەرزش و ژینگەی و پەروەردەیی کار دەکەن بە تایبەتی لە بواری وەرزشدا کە چەندین ئەنجامی گەورەیان بەدەستهێناوە. بوونی ڕێکخراوی وەکو ڕێکخراوی ژیما زۆر گرنگە بۆ یاریزان وەکو خۆم زۆر سوودم لێ بینەوە چونکە هیچ نادیەک یا هیچ ڕێکخراوێکی تر بەو شێوەیە نییە کە بە بەردەوامی بتوڵی تا بکرێتەوە بە بەردەوامی لە کاتی زستان بە یا هاوین بێ تەمرینی تیا بکرێت. ئێرە ڕێکخراوێکی زۆر باشە و ئادابەکانی زۆر باشە و مامۆستا ڕزگار وا پەروەردەمانەکە زۆر بە جوانی. لە ڕێکخراوەکەدا جگە لە منداڵانی کورد چەندین فێرخوازی وڵاتانی تورکیا و ئێران و سووریا دەبینرێن کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن جگە لەوە یاریزانانی خاون پێداویستی تایبەتیش خەریکی یاریکردنن. لە لای خۆیانەوە دایک و باوکی فێرخوازەکانیش بوونی ڕێکخراوێکی وا بە گرنگ دەزانن و داواش دەکەن چەندین ڕێکخراوی تری لەم شێوەیە بکرێتەوە. دیارە وەکو دەزانن ڕێکخراوی ژیما ڕێکخراوێکی وەرزشی پەروەردەیی فێرکاریە و ژینکە پارێزیشە لە هەمان کاتە. بەڕاستی ئێمە وەکو کاسوکاری یاریزانان هەم وەکو نوێنەرێکی ژیما بریا نەک ژیما دەیان و سەدان ژیما لەم شارەوە چکە پێویستمان بێتی پێش هەموو شتێ پێشەوەی یاریزان بێ کچەکانمان پێش هەموو شتێەوەی کە فێری وەرزشیانکان هەوڵ بم بۆ بەدەزێنانی مەدالیا و بتوڵە و یاریزانەکان پێشکە یەکێک لە هەمووی گرنگترەوەی فێر پەروەردەیانەکەن هەم پەروەردە لە ئاستی هەموو بوارێک و هەم لە ئاستی خزمەت گوزاریەوە هەم لە هاوکاری دایک و باوک هەم لە جۆرەیالی دایک و باوک لە پاکوتەمیزی لە سیستەمی خۆراکی. حەزەکەم بەڵێ بەرە ژیما بەڵێ تۆ بەگەڵ شو دەکەم بەڵێ بەڵێ بەڵێ. ڕێکخراوەکە لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە بە ناوی کچانی ژیما و هەڵەبجەی شەهید بەشدارە و چەندین ئەنجامی گەورە لە یاری باسکەی کچان بەدەستهێناوە کە پلەی یەکەمی لاوانی یانەکانی سلەیمانی و کوردستان و پلەی یەکەمی تازە پێگەیشتوانی عێراق و پلەی یەکەمی پێشکەوتوانی عێراق لە ساڵانی 2007 و 2010 ئەم ساڵیش پلەی دووەمی پێشکەوتوانی کوردستانیان بەدەستهێناوە. بۆ یەکەم جاریشە لەسەر ئاستی هەڵبژاردەی کچانی عێراق سەرجەم یاریزانانی هەڵبژاردەکە یاریزانی ڕێکخراوی ژیمان. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. ئەو راپۆرتەی بینیتان تایبەت بوو بە ڕێکخراوی ژیما بۆ گەشە پێدانی وەرزشی و بە تایبەت وەرزشی کچان هەریەک لە بەڕێزان ڕزگار محەممەد سەرۆکی ڕێکخراوەکە و لەو دوان لە هاوکارەکانی ئامادەن زۆر بەخێر بێن دووبارە. کاک ڕزگار ڕێکخراوی ژیما لە پێناوچی و بۆچی دامەزرا؟ من پاشەوەی سەفەرێکم کرد بۆ ئەمریکا لە ساڵی 2016 بۆ خوێندنی دکتۆراکەم لەوێ کۆی سیستمی وەرزشی ئەوێ سەردانم کرد لە مەکتەبی ابتیدایی بۆ متەوەسطە بۆی ئەعدادیە بۆ زانکۆکان لێ بیرۆکەی لە لام گەڵاڵە بوو چکە بەڕاستی لایەنەکان ئایسە لە کوردستانە وەرزش نەماوە شتێک نەماوە بەناوی وەرزشەوە گۆڕاوە بەشتی تر گۆڕاوە بە تیجارەتێکی بەرفراوانی گەورە کە کۆمەڵی بەرپرسی سیاسی ئەیکەن ئەیبن بەڕێوە لەبەرەوە کە هاتمەوە بیرۆکەی لام گەڵاڵە بوو کە سپۆرت سەنتەرێ دروستکەین بەڵام دوایی سپۆرت سەنتەر بەلامانەوە قورس بوو گران بوو لەبەرەوەی پێویستمان بە شوێنومەکان بوو پێویستمان بە ستافێکی گەورە و پێویستمان بە پارەیە فەندێکی گەورەتر بوو بیرۆکە گۆڕا بە ڕێکخراوێکی بچووکی وەرزشی یەکەمین ڕێکخراوی کچان و ژنان لە سەر ئاستی کوردستان بۆ وەرزش کە پەرەبا بە تواناکانی کچان لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی وەرزشیەوە سەرەتای دامەزرانی ژیما بەڕاستی بۆ ئەو هۆکارە بوو ئەو هۆکارە
بڵێن ئینسانیە بۆ زیاتر وەک لە وەرزشێکی ئەوەی کە لە راپۆرتەکەی بینیمان تەنها باسکبۆڵ بوو کام ئەوەرە و یاریە بوو ئایا یاری تری تێدایە یاخۆت قۆناغەکانی بەشداریکردنی و کچانی کە لە ڕێکخراوە کە تەنها هەن تەمەنیان لە ئاستی چەنەوە بۆ چەندیان وەردەگرن یەکێکی دیکەش کە بینیمان قسەی کرد ئەوە بوو کە نەخۆشیەکی درێژخایەنیان هەبوو ئەمانە ئەم جۆرە نەخۆشانە لایەوە چی ئەکەن ئێمە کە ژیمامان دامەزان سەرەتا بەشی بەس تۆپی سەبەتەمان دامەزان چەند کچایزانێکمانەوە کە 50 کچی تێناپەڕان دوای وردە و دە بەشی داوەریمان دامەزران کۆمەڵی گەنجی کچ و کوڕمانی سێهێنا وردە و دەفێری داوەریە بن بۆەوەی ئەو نەقسەی کە هەمانە لە داوەری باسکەیە لە یاری لە سلێمانیا و لە کورسانە وردە و دە ئۆش پڕکەینەوە دوای بەشی ژینگەمان دامەزان خات ناتوانێت لەسەرەوە بەشە قسە بکات چکە ئەو بەشی ژینگە ئەو بەرپرسەلەی وردە کۆمەڵێک مەبادی ژیانمان هێناوە ناو ژیمەوە کە فێرکردنی خۆشەویستی وڵاتە پاکوتەمیزیە یارمەتیانی دایک و باوکە ئەلبەتە کرێ قسەی تەواوی لەسەرکەینەوە لە پاش ئەوەش هاتین ڕێکخراوەکەمان بر بە قۆناغێکی تر لە سا 25 وەرزش لە سا 75 ژیان یعنی ئێستا ئێمە گەرم لە حەزەی بکەی و کچە داونە ئەوەی کە لەوێ بوو ئەم کچە بە بەرداوامی لەگەڵ خوشەکەیە کە ساغە کە هیچ کێشەیەکی نییە دێت بۆ تەمرین پێکەنێ ڕاکە گۆڵەکە لێ گەڕین زۆر جار بە تەپتەوە گۆڕانکاری تیاشە سەری هەڵداوە دەرەکەوتووە گۆڕانکاری بەسەرات بەتەئکید ئێمە لەم 3 ساڵەیە بڕوا بکەن من زۆر شت فێر بووم لە ژیمەوە نەک ژیما لە منەوە شت فێربێنی سەرەتا من کە دامەزان بیرۆکانم چەسپان لەناو کۆمەڵگای سلێمانیا بەڵام ئێستا وردەوە هەموو ڕۆژێک من و هاوکارەکانم شت فێرە بین زۆر جار کە تۆ چیتە ئەوێ هەنێشتە بینی لەو کچە پشکۆلانە ئەوە بەهرەمەندن ئەوە بەتوانان بڕوا بکە تۆ ئەنی چاوت دەرئەپۆقێ کۆ کورد و تەنیاڵێ سەیرە بەلاتۆ کە ئەم شتانە ڕۆیە چونکە لە ڕووی نەفسی و سایکۆلۆژی گۆڕانکاری وا لەم کچانە ڕۆیە کەشتی تایبەتەکەن بەڕاست زۆر باشە خات و چنارفەتاح دێمە لای جەنابە دکتۆر ڕزگار ئاماژەی بەوە کردکەوە بابەتی بژینگە و پەرەپێدانی ژینگە بەتابەت لە ڕێکخراوی ژیمە بۆ جەنابتی بەجێهێشت پەیوەندی نێوان ژینگە و ژینگە دۆستی لەگەڵ ڕێکخراوی ژیمە چییە و چۆنچۆنی ئەوە لەوێ برە و بە ژینگە دۆستیەدەن ئەگە مایکەکەش نزیکەیتەوە بێگومانەوە کۆمتان نەزانن بۆ ئەوەی کە وەرزشێکی تەندروست بکەی پێویست بە ژینگەیەکی پاک و دروستیشە ئێمە لە ڕێکخراوەکەمان هەروەکو دکتۆر وتی لەگەڵ دروستبوونی یاری تۆپی سەبەتەکەیە بەشی ژینگەشمان دامەزران سەرتا دەستمان کرد بە پاکردنەوەی چەند شوێنێک لە ناو شاری سلێمانیا وەکو شاخی گۆیژە تافگا ئەم نظام کۆی سلێمانی ئەو شوێنانەی کە با بڵێن زۆر پیسە و خەڵکێکی زۆری تایە بۆی کەوا بکەین خەڵک چاوی بکرێتەوە و هەڵدا ژینگەکەی خۆی بپارێزێ بەڕاستی بۆ یاریزانانیش بۆی وردە فێر ببن ئەو ژینگەی کە خۆیان تیانن بە پاکی ڕای بگرن و هەروها چواردەوریشیان فێر بکەن کە ژینگەکان بپارێزن ئێمە لە بەشی ژینگە و پێمتی بەشی پاکردنەوەمان کرد هەستاین چەند جێگەیەکمان پاکردەوە دواتر چەند شوێنێکمان سەوز کرد گوڵمان چاند لە ڕێکخراوەکەی خۆمانەوە دەستمان پێکرد لە یانەی ڕۆژ کچەکانمان فێر کردووە کە هەر یەکێک لە خوێندنگەکەی خۆیە لە ماڵی خۆی کە هەوڵدا گوڵ بچێنیان دار بڕوێنێت هەروەها بەشێک تریش کە زۆر گرنگە گەشتی شاخە کە هەڵمانداوە لە بەشی ژینگەیە ئەوەش بکەین کە کچەکانمان فێر بکەین چۆن بتوان سەرکەم بەسەر شاخە بۆی کە ئەو ژینگەی دەرەوەش ببین و پاکیش ڕای بگرن کارۆن زۆر باشە با بڵێن جمهور یاوانەی کە بەشدار دەبن جمهوری زیاتر ژینگەیەکەن یا خودی وەرزشیەکەن چکە ئێسەوە دکتۆر ئاماژەی پێکرد سەتا هەفتای تقریبان بگرە لە دیوەکەی تر ئیشەکە بیستیشی ینی هەفتای بۆ ژیانە بیستی بۆ سی بۆ وەرزشە ئێمە کچەکان کێنە لای خۆمان هەمویان یاری باسکتبۆڵەکەن بەڵام لەگەڵەوە بەشی ژینگەکەش ئەنجامێن ئێستا ئێمە لە ئەم هەفتەیە بێتەوە گەشتێکی سەرشاخکەین هەموو کشانی ژیما بەشداریەکەن یعنی وردە لەوانەیە لە سەرتا حەزی لێی نەبێت لە بەشی ژینگەیە کار بکات بڵین ئەو هەڵمەتانە بەشداری بکات بەڵام وردە کە ئەبینە کچەکەی هاوڕێی ئەیکات یان دایک و باوکی لەگەڵیایەت هاندەریە بێت سەرەکەی هەمووی بەیەکەوە کارە ژینگەکان بەیەکەوەکەین وەکو یاریەکە بە کۆمەڵ ئەنجامیەی زۆر باشە کەما کە لێرە بەشدارەیەکێکە لە بەشداربووەکانی ناو ڕێکخراوی ژیمە کەمان خانتۆ پێمان بڵێ چۆن بوو کە هاتوویتە ناو ڕێکخراوی ژیمەوە ئێستا ڕێکخراوی ژیمە چۆن هەڵەسەنگێنی قسە چییە لەسەری تا چەندە خۆشەوە قسە چییە بۆ هاوکارەکانت لەوەی کە بەشدار بن لە هاوڕێکان بەشدار بن لەو ڕێکخراوەدا یەکەنجا سپاسی دایکم و باوکمەکەم کە منیان هێنا لە دوای دایکم و باوکمەوە سپاسی مامۆستا چنار و مامۆستا ڕزگارەکەم کە ئەوان هانی ئێمەیانە کە بە باشی ژینگە بپارێزین و باشتر بین لە باسکەیە و لەگەڵ ڕەفیقەکانمە کاتێکی خۆش بەسەرە بین کە
باسکەتبۆڵەکەین کە ئەچین بۆ بەشی پاک و خاوێنی هەمومان بێکەوە وەکو یەک ڕفتارەکەین بێکەوە شتەکان کۆکەینەوە و بێکەوە ژنگەکە ئەپارێزین وەکو یەک. پەروەردەیەکی ژینگەی وات هەیە ئەگەر چاوی مامۆستاکان و فێرکارەکان بەسەرەوە نەبێت لە کۆڵان و کوچە کۆڵانەکانی خۆتایە لە شوێنێکی دەرەکییا بتانی ئەو هۆشیاریت هەبێتەوە ئەگەر پلاستیکێک یا دەفریا شتێکی پیس کەوت بێ و کۆیکەیتەوە. بەڵێ لە ڕاستیان من لە مەکتەب ئەو شتانە هەم یەکەم کە خۆم کرد بە لژنی پاکۆخایانی لەبەرەوەی کە ئێمە نەک هەر ئێمە بۆ مامۆستاکانمان ناکەین بۆ ژانێکی خۆشترەکەین. دکتۆر ئەمە لای ئەوە زیاتر ئەوە ڕاهاتووە و ناترسێ لە کامیێ قسە بێکە زۆریشی خواردووە مێشکی کراوەوە زمانیشی پاراوە بۆ بەخوا هەموو کچانەی ئێنە لای ئێمە کۆمەڵی یاساهەیە پێویستەکە جێبەجیکەن یەکێ لەوانە مەسەن ئەبێ نان بخۆن میوە بخۆن ئەبێ شیر بخۆن ئەبێ زوو بخۆن زوو هەستن لە خەو ئایپاد مەمنوعە تەنها بۆ سعیکردن بەکاردێت ئەبێ یارمەتی دایک و باوکیان بن لە ماڵەوە ئەبێ دەرەجاتیان زۆر باش بێ ئەگەر ئەمانە نەکەن تەمرین ناکەن یعنی ئەمە هیچ عقوبەیەکیان ناین ئەمڕۆ بۆ نییە تەمرینکەی لەبەری دەرەجە و خراپە ئەمڕۆ بۆ نییە تەمرینکەی لەبەری شیر نەخواردووە ئەمە جۆرێک لە ڕووی سایکۆلۆژی و کۆمەڵایەتی و جۆرێک گۆڕانکاری لەم کچانە دووسەکە هەمویان هێکسانن تۆ تەنها کاتێ تەمرین ناکەی کە کەمتر خەم بیت ئەمە تەسیل لەلایەنی کۆمەڵایەتیانەکە بێک و هەمویان هەوڵێن ئەم شتانە بکەن اینجا تەسیل لایەنی سایکۆلۆژیانەکە لەگەڵ دایک و باوکانە هەماهەنگیە دروستە بێت لە ماڵەکەی ئەم دایک و باوکای بینن کە گۆڕانکاریی زۆر گەورە بەسەر مناڵانە هاتووە لەبەرەوە زۆر بە پەرۆشیەنەوە بەرەو ژیمە ئەم جارە تەنانەت دایک و باوکەی مەسەن زۆر جارێ من بە مامۆستاچ ناوڵێت کە مناڵەکانم گوێ لە من نەگرن ئێوە گرن زیاتر وەک لە من پێیان بڵێ شیر بخۆن چکە شیر ناخۆن پێیان بڵێن میوە بخۆن چکە میوە ناخۆن یا زوو ناخەوێ پێ بڵێ زوو بخەوێ دایک و باوک هەبووە هاتۆ و تێتی مناڵەکەم جاران کە هێنامە ژیمە ئەو هێندە شوێنەکان و ناوماڵی پاکە کردو ئێستا کەمتەر خەم بووە بام کردەوە تو مشتی وا هەیە تەبان ئێمە یاسای ڕازگۆیشمانەیە کە نابێت درۆ لەگەڵ خۆتا بکەی نابێت درۆ لەگەڵ خەڵکا بکەی نابێت درۆ لەگەڵ خۆیان بکەی ئەو یاسای هەمومان پابندین پێوەی ئەو نکوڵی لێ ناکە ئاڵێ بەڵێ شتێک جێکەم پاک ناکەم وەڵام زۆر باشە ئەڵێ چی تەمرین نەکەی ئەمڕۆ ئەڵێ حەزەکەم تەمرین کەم وەڵام ئەی چی بکەین بۆی چاشکەین ئەڵێ چم جێکەم چاکەم کاتێ لاکەی سەرەکی سەرجەی دایک و باوکیشی چاکەکە ئەم جۆرە گۆڕانکاریانەکە لەم ڕێکخراوە دروست بووای کردووە کچی ئەوە بەهرەمەندی بەڕاستی لێ بێتەوە چەندین کچی وامانەیە بە دکتۆر زۆر جار دەوترێ وەرزش بنەمایەکی باشە بۆ پەروەردەی تاکەکان لە نمونە دەبینی کەسێک شەڕاویە ئەگەر لە کوڕێکەوە نمونە بێنینەوە کاتێک ئەم کوڕە شەڕاویە لە کۆڵان شەڕە فرۆشێ کە دەینێریتە ناویەکی لە یاریە بە تایبەتی فەردیەکان ئەو شتێک کە فێری دەکەنەوەیە کە نابێت لە کۆڵان تۆم حرەکەتانە ئەنجام بدەی نابێت شەڕ بکەی نابێت لەم کاتانەیە تەنها زۆریان بۆ هێنێ بەس بۆ دیفاع لە خۆت ئایا پەروەردە وەرزشی ئێمەوە ڕێکخراوەکەیەوە تا چۆندە هۆکاری چەسپاندنی ئەم پەروەردەیە بۆ تاکەکانی ئێمە ئەوەی کە بەشدارە بێت لە ناو ڕێکخراوەکەتان ئەم جۆرە پەروەردەیە وەردەگرێت کە لە دەرەوەش کەسێکی لەسەرخۆ و هێمن و بەسوود بێت بخۆی لە شەرقا بەعام لە شەرقی ئەوسەد شا بە تایبەتی مەسلەی بردنەوە کراوە بە حافزی یەکەم ئێمە بێ بیبینەوە یعنی بێ هەمووی بیباتەوە نابێت کەس بدۆڕێ سێری انتخاباتەکانمان کە بێ هەمووی براوە بێ هەمووی یەکەم بێ سێری ناو کۆمەلگامان کە بێ هەمووی یەکەمی مەکتەب بێ لە مەکتەبێکە سێری سەرجادەکە بێ هەمووی کاسبێکی چاک بێ نابێت کەس زەرەرکە و نابێت کەس بدۆڕێ لە پارە پیاکردنە سێری ناو ڕاضش کە ئاینەن کەڵچەر کە هەیە لە شەرقا لە ئێرانە هەیە لە سووریا هەیە لە عێراقی بەداخەوە وڵاتانی کە دواکەوتون لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە سێرەکەی مەبدەئی بردنەوە ئەبێ دایم بردنەوە بێ ینی دایمە من براوە بم نابێ دۆڕام تۆژێ براوە بێ ئەمە ڕەنگی هاتۆ بەسە وەرشی کوردستان و عێراقیشە هەموو تیپێک ئەبێ یەکەم بێ نابێت تیپێک دووەم بێ نابێت سێم بێ ئەگەر سێم بێ ئاخیرەم بی تۆ تیپێکی خراپێ بێ حەلکری لە نادەکانی سلێمانیا بە تایبەتی ماوەی تقریبن 20 ساڵە ئیش لەسەرەوە کرێ هەر تیپێ ئەخیرەم بێیانەت جێنێ بێ حەلکرێ لەبەری بە کەڵک نایە لەبریەوەی بێن برەوی پێبن و لە ڕووی ئەخلاقیەوە بەرزی کەنەوە هانی بن و ئەم یاریکەرە بردنەوە تەمەن خۆزانی تەحسیل حاصلی کۆمەڵی پرۆسێسی ترە کە ئێمە لە ژیمایە بەڕاستی زۆر پابند بووین پێوە یەکێ لەو شتانە کە تۆ وا ئەکا یەکەم بیت ئەوەیە کە تۆ لایەنی ئەخلاقیت پارێزی چکە تۆ یاریکەرێکی جیهانی بۆچی ئەگەر ئەخلاقی باش نەبێ یعنی تۆ سەریکە کابراایەک تلیاک بکێشێ بەڵام باشترین یاریکەر بێت لەسەر تۆپی پێ لە عالەمە چی ئیسفادێکێ چونکە ئەم یاریکەرەیە بە نموزەجێ بۆ کۆمەڵی مناڵ عالەمە کە ئەم درەگ بێ درەگ بکێشێت تلیاک بکێشێ مناڵەکان فێی تلیاک کێشانە بن لەبەرەوە ئەو مەبدە زۆر بە خراپی لە کورسان ڕەنگیاوەتەوە ئێمە هاتین ئەمەمان بەڕاستی هەڵوەشانەوە لەلای ئێمە برنەوە دۆڕانن نییە بە دەرەجێ ئێساس کە لە ژیانە ئەبێبانە براوە بن ژیان برنەوە چیە ئیسا ئەم مناڵەکە لێرە یەکەمە سبەی ڕۆژ ئەی بەدایک ئەگەر ئەم مەبدەانە بچەسپێتیە ڕاستە بێ باریکەرێکی زۆر باش یان نابێ باریکەرێکی زۆر باش لەوانەیە بچێتە منتەخەب عێراق لەوانەیە نەچێ لەوانەیە باشترین یاریکەر لەسەر ئاسیا لەوانەیە نەژبێ بەڵام یاریە گەورەکە براوەیە کە ژیانە
ئەم کچەوێ بە دایکێکی چاوکراوەی زۆر گەورە و باش زۆر میهرەبان زۆر مسەقف تێگەشت و ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی نەفسیەوە ئەمە نەقلەکە بۆ مناڵەکانی تۆ تەسیر لە کۆمەلگا کردیانی کەواتە یاریە گەورەکە و بردەوە وەک لە یاریەکی ڕۆژێک کە لە ڕۆژی ئەوەیە لە تیپی ئەوەمان بردەوە زۆر بە کورتی دەرفەتمان کەمە لەبەر بچین و لای خاتوچناریش لە ڕووی باسکەوە ئێوە ئاستی تیپەکەتان یاسی ڕێکخراوەکەتان چۆنە ئایا چووەتە ناو منتەخەبەکانی ترەوە و ئاستەکەتان بەگشتی چۆنە لە یاری باسکەدا وەکو باسم کرد ئێمە لە 3 ساڵە توانیمان دوو جارێکەکەمی عێراق بین جارێک یەکەمی کوردستان بین لە پێشکەوتوان سەرجەم فئات عمری ئەمە یەکەمین بە تیپێکنا بە دوان و بەسییانیش بەشداریەکەین ئەمە هەمووی هەڵقڵاوی وەکو پێموتی ئەم لایەنە سایکۆلۆژی کۆمەڵایەتێکی مڕعاتمان کرد بۆەوەی لە ناو ژیمایە ژینگەیە کە بێ خەڵک گەشە بکە چەکەرە بکە سەوز بێ میوە بکە ئێستا میوەیان کردوێت تر کاتیەوە هاتووە لەسەر ئاسی نێودەوڵەتی چکە هەموو یاریکەرەکانمان یاریزانی هەڵبژاردەی عێراق نیستە ئێمە هەموو مدەڕیبەکانمان مدەڕیبی هەڵبژاردەی عێراق و خاتوچنار سەرپەرشتیاری هەڵبژاردەی عێراقە 5/12 دوعای خێرمان بکەینەچین بۆ سووریا بۆ وڵەی غەرب ئاسیا بۆ دیمەشق سەرجەم ستافەکە کووردە زۆر باشە خاتوچنار دەرفەتمان کەماوە گەر دوایین قسەی خۆت لەسەر ڕێکخراوەکە بکەیەوە لەسەر کار و چالاکیتان قسەتان بۆ خەڵک بەگشتێ ئێمە ڕێکخراوەکەمان بەردەوام لە چالاکیایە بەڵام کێشەیەکمان هەیە ڕێکخراوەکەمان جێگەی تایبەتی خۆی نییە بەردەوام کارمان کردو هەڵماندا لەگەڵ دایک و باوکان و خۆشمان و کوستاف کە هەوڵ بدەین جێگەیەک بۆ ڕێکخراوە بکرێتەوە بەڕاستی هەتا ئێستا کەس دەرگایەکی لێ نەکردوینەتەوە بە تەواوەتی هەندێک هەوڵ هەبووە بەڵام هەر نەگەیشتە ئەنجام کە بتوانین پارچێک ئەرز بێ پارچێک زەویەک یان جێگەیەکی تایبەت بێ بە خۆمان کە بۆ ڕێکخراوەکە دابین بکەین بۆی بتوانین ئەو ئەنجامانەی کە هەتا ئێستا هێناومانە باشتر و باشتری بکەین ئەنجامی باشتر بێنین و شتێکی باشتر بکەین بۆ کۆمەڵگەکەمان ئیمکاناتان بدرێتە باشتریەکەن بەڵێ بەدڵنیایەوە ئێمە وەکو پێداویستی ئەتوانین هەر چۆنێ بێ خۆمان لە ڕێکخراوەکە دابینیم بکەین بەڵام تەنها کێشەی گەورەی ئێمە شوێنەکەمانە کە شوێنی تایبەت بە خۆمان نییە ئێمە ئێستا ئاماژەمان نایە بە ئەوە کە لە یانەی ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتەکان ڕاهێنانەکەین سوپاسی ئەوانەکەین بەسپاسەوە کە ماوەی 3 ساڵە ئێمە لەوێ ڕاهێنانەکەین بەڵام ئێستا کاتیەوە هاتۆ بەڕاستی کە جێگەیەکی تایبەتی خۆمان هەبێت زۆر باشە خاتو کەما تۆش زۆر بە کورتی کۆتا پەیام و قسەی خۆت چییە ئەگەر پێشکەشیکەی زۆر سپاسی ماوە سازگار و داچنارەکەم کە تا ئێستا لەگەڵ منابوون وە سپاسی دایکم و باوکم و ئەوانەی تریژەکەم کە هانی منیانیا کە لە بچم بۆ باسکە و باشتر و باشترێک بوون سەرکەوتوو بن زۆر بەخێر بێن دکتۆر ڕزگار محەممەد بەرپرسی ڕێکخراوی ژیما خاتو چنار فەتاح خاتو کەما خەلیل زۆر بەخێر بێن دووبارە سەرکەوتوو بەڵێ ئازان خۆشەویستانم پرۆگرامی ئەمڕۆژمان لەگەڵ هاوکارم کاک جەلال بە کۆتاگەشت تا بە یەگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ